بۆخسەکردنی زیاتر لەبارەی دۆخی سوودان بەڕێز دکتۆر عەبدولەتیف یاسین شارەزا لە کاروباری ناوخۆی سوودان و خاوەنی کتێبی سوودان ناسی لە ستۆدیۆ میانمانە. دکتۆر بەخێر بێت. سوپاس. سوودان بۆ بەم دۆخە گەیشتووە، ئێستا دۆخی سوودان چۆنە؟ زۆر سپاس بە جەنابتان. طبعا هەموو هەلو مەرجێکی ئێستایی هەر وڵاتێک کە لە بواری سیاسەکەی پێوەستە بە مێژووەکەی و بە ڕابردەکەی خۆی لە شەڕی جەنگی جیهانی یەکەمەوە شێوازی دابەشکردنی ناوچەکان لە سووداندا لەژێر هێمنی ئیستیعماریدا بوو. مەسەڵەن بەریتانیا نەهێشت جەنوبی سوودان بچێتەوە بە سووداندا جەنگی جیهانی یەکەمەوە. لە دوای سەرکەوتنیا پەیمانە لە جەنگی جیهانی دووەم ئەوجا سیناریۆکی دیکە هاتە کایەوە لە بۆ ئیداری سوودان. ئێمەوەتە تاتە لە پاڵ مەسڕ ژیان بەسەر باتن یان سیناریۆکی نوێ بەدا بنرێتەوە. بەعزێک لەو توێژینەوە کراوە پێیان وایە کە بەریتانیا مهندسی لێزیاکردنەوەی مصر بوو لە سوودان. بەڵام ئەوانی کە باز دەکرێتن نەخێر ئەمریکا دەستی هەبوو لە بۆ لێکداکردنەوەی بۆی بتوانێت بەرەنگاری بوونەوەی هەژمونی چەپەکان بتوێت لە ناوچەکەی. دەزانن لە دوای جەنگی جیهانی دووەم رووسیا اتحاد سۆڤێت باڵی بەسەر زۆری جیهانداگرت لە تیارە چەپێکە ئەووای کرد کە ئەمریکا بترسێ لەبەر ئەوەی مەلیکی مەسریش کەسێک بوو ئەو توانای نەبوو لە ئیدارەدان و سراعی ناوخۆ خەریک بوو سوودان جێدە بووە بۆی هەستان بە لێکزیاکردنەوەی سوودان لە مصر. لە ساڵی 53 حکومی ذاتی وەگرت، لە ساڵی 56 استقلالی وەگرت سەربەخۆیی وازحە مێژوەکەی دیارە دوای جەنگی جیهانی دووەمە. لەو کاتیەوە سوودان لە حالێکدا دەرچوو هەموو حالەتەکانی ژیانی ئەمەرجەنسی بوو، حتا گەیشتە ئینقلابەکەی جەماعەتە بەری ئینقاذ کە برێن زیاتر پاشخانێکی ئیسلامیان هەبوو لە ساڵی 88 کە هاتنە سەر دەسەڵات ئیدارە حکومیان کرد. برێن زاعیمە ڕۆحیەکە و کاتەی دکتۆر حەسەن توڕابی بوو خوای گەورە عەفوی وفاتی کردیە. ئیتر دەستەکەی ویژ لە ڕۆژ سەربازەکەی دکتۆر برێن حەسەن عومەر بەشیر بوو. بەڵام ئەوەندە پێنەچ عومەر بەشیر ئەو جارە لەویشە گەڵاوە. ئەو برێمێژوەکە باسمان کرد ئەو بوتە بەشێک لە نزاعاتی ئێستای. بۆ ئەوەی ئێستا پەیوەندی بە ڕابردووەکەی هەیە. بۆ مەسەڵەن کابرایەکی وەک عومەر بەشیر بۆ ئەوەی بتوانی منتیقەی کوردوان و جەنوبەکەی خۆیدا کۆنتڕۆڵ کاتن تووشی گرن نەبیتن بە ناچاری کابرایەکی وەک حەمیدەتی کە کابرایەکە خۆی تەواو نەکردیە لە سەرەتای وازی ناوە خەریکی حوشتر بەخێوکردن و قاچاقچێتی حوشتری بووە. بەڵام ئەگەر هەر تەحلیلێک بۆ سوودان بکرێن بۆ هەر وڵاتێک بکرێت بۆ هەرێم بکرێت بۆ وڵاتی بکرێت ئەگەر نەچێ سەر خوێندنەوەی باری سایکۆلۆجی و باڵی کۆمەڵایەتی ئەو مەتە باشی حالی نابین. شێوازی داڕشتنی هەموو سوودان لەسەر قەبیلەتیە، یعنی هەموو قەبائیلە هەموو عەشائیرە هەموو سوودان بە کاملی هەر لەو سێتا دەگەوسەری سیستەماتیکی وای بۆ عەشائری بەڕێوە دەبن. لێوەندە هەر چەند عەشیرەتێک توانتن هاوپەیمانی دروستکەن هەر لە کۆنەوە تا ئێستا. ئیتر بەعض لەو عەشائیرانە بازی حدودی وەردەگرن لە حدودیش دەکەن، بەعض لەوانە خەریکی حیوانی دیکە لە مەڕوو بەزن ئەوە دەکردێت شێوازێک لە ئیستیقلالی مالیان هەبێتن. حەمیدەتی کە ئێستا بووتە برن سەری حربەکە ئیش دەکاتن سەرۆکی تەدەخل سەریعە ئەو کاکەیە کە عومەر بەشیریش پێ بوو لە بۆ ئەو ناکۆکیانی کە لە منتیقی دارفور و منتیقانە سەری هەردا بوو پشتی بەی دەبەست ئەوش بە حکمی کە قاچاقچی بۆ شارەزای هەموو کون و قوژنەکانی ئەو منتیقەیە بوو توانی دەسەڵات بەخۆی سەحب کاتن و خاصن لە کاتی برین حروبی قەبائیلەکان. ئێستا دەسوەردانی دەرەکی تا چەند کاریگەری لەم پێکدادانە هەیە؟ یعنی هیچ وڵاتێک لە وڵاتەکانی ئێمەمانان لە وڵاتی سەتیدا دەژین بەدەر نییە لە دەستەوەرانی خارجی ئەبەت وەک باسم کرد لە حربی عالەمی یەکەم وەکە بریتانیا خۆی بەخاوەن دەزانین دواتر ئەمریکا ئێستا مەسەڵەن بەشێکی فەڕەنسا لەژێر هەیمەنەی عەفوەن بەشێکی ئەفریقا لەژێر هەیمەنەی فەڕەنسایە. ئێستا حالیان ئیمارەت بە معنای کلمە ئیش دەکاتن لە بۆ دروستکردنی هەژمون و هەیمەنەی خۆی لە ناو ئەفریقیا. یعنی مەسەڵەن چەندین جەیشی سوپای چەکداری ئیمارەت لە ئەفریقیا هەیە. بۆ حکمی کە کۆمەڵێک زێر و سەرچاوی هەژمونی دەسەڵات و حدودیە و دەکاتن هەموو وڵاتەکان لەوێندری مەساڵحیان هەبێتن حتى تورکیا. يعني توركيا حضوري هي لافريقيا، مصر حضوري هي لو باش ياخذها اخواري، امريكا حضوري هي، فرنسا حضوري هي، بريطانيا حضوري هي، او حضور بدل نهائي يعني بدل نيل دستورد خارجي كاين. بلام اجلس بايباسي حميدتي بايباسي برهان كيستلوازي هي صراع دانا او تحصيل حاصل كاتي كتوج اداري صراع ذاك الناولات جديكا كاركتري خدنا نيري فوز بكاركتري داخلي بس كلي ودي قدرتها هي دواي او انقلاب صار 2019 كرا السودان
ئەستێرەی حەمیدەتی زۆر بەرز بووە هەرچەند لە ڕووی سایکۆلۆجیەوە ناتوانین ئەوەی ژیاننامە بخین تۆ دەزانێت حەمیدەتی بە هیچ شێوازێک لە ئاسی بورهاندانیە بورهان تەمەنی مواڵدی 60ەکان یعنی عفوا 50ەکانە ئەوە مواڵد 75 یعنی زۆرێک جیاوازن ئەویان ئەکادمیە بورهان ئەکادمیە بە پلەی خۆی گەیشتە ڕئیس ئەرکانی سوپای سوودانی ئەو کاکەی خەریکی کەسیان نەتوانن ئەم دۆخە بۆ خۆیان یەکلاکەنەوە یان سوودان هەر بەم دۆخە و ململانەیە مێنێتەوە تصور دەکەم تۆزی هێوری کەمە مەرحەلداتی تۆزی هێوری بکەنەوە بۆ بەڕام باڵی تەدەخل سەریعەکەی تۆزی دێتە خوارێ ئیشان پێیتیان عجایب نییە گە لە حسابی خۆیان دەری نەکەن رووسیاش دەوری هەبی لە معادلی ئەو جارە رووسیا دەوری هەبی بۆ گەڕانی هەژمونە بۆ قاڕی ئەفریقی عجایب نیە دەوری هەبی بەڵام چارەسەری ئەو مشکلەیە حەز دەکەم یعنی یاسایەکی نەگۆڕ سیر بکرێ هیچ تحولێکی منطقی ئەگەر لەژێر هەژمون و کاریگەری وڵاتانی زرهێزدا هەبی یەقین بەرەو باشتر ناچێتن بەڵام دەکرێت مسەکنات بەکاربێنە مەرحەلی بۆ مەرحەلەکی دیکە بۆ ئەوان ئیداری سراع دەکەن نەک حەلی سراع يعني تواني سراع دروس كان تواني إدارة سراع كان بلان بيقين ديلين هيد ولاته شيء زلهيز خمي أوينية كبيوي سقام جيل لولاته شيء كدروس بك إيشي بيتي. بله. لنيوان أمدو هزي السودان كاميان زياتر دتواني خنوي بودوخي سايكولوجي السودان وخلشي السودان بكا بتواني بخوي بخوزته و سباكية هزي سباكية مقبولة لأن بله سباكية مقبولة لأن وسطي السوداني أو كاكيد زو مقبولية بحكم أي بياوة كزيادة خيالاتية لا أو أقار دورها توا يعني بس نقول بيت برسال زناب استني ولاية السودان هي استني ولاية دارفور منطقة نائية زول جير كنترولي مركزية الحكومة الدانية نوعا ما شوازي الحكومة راني خوان برو دبن أو ناوتانا طبعا هوايا كابر السودان هر سباشة تواني دواتر أقل صلاتي قرت الدرس هر سوبا عرامي بفارس حد لي زياتر أو حميدتي إداري بناكري حمد روح عقلته وإدارينيا يعني حميدتي الكابرات كاركترك عسكري الصرف وتابت بناوتش سنوري تو به بك كاركترك سلك لبو إداري حداري حكم رانيك أو بلام يعني تصور هناكم استقراري تواب ومنطقة بقرة توا أو دولة بين بلام سرد دولة مشاكل ده النوا بالله لما رابردو دا خوێندکاری کوردە چون دە سوودانیان خوێن ئەو دەی تۆ ئاگادار بێ و شارزای دۆخی سوودان ئێستا هیچ کوردێک لەوێ هەیە خوێندکاری کوردی یاخودنا نمزانی ومن ئەوەندەی ساڵم هەبی آخر برادرمان لێ مابن بەزوی ئەگەدارم دەرچوو ئەگەر لەم دۆخە ئێستا دەرچوو بەڵێ دۆخە دەرچوون چونکە لێ تەحولەکان دوای انقلابەکەی 2019 گوزەرانی خەڵک زۆر تێکچوو بەسەن بۆ منێکی بەسیط دۆخی ئابووریەکەی ئێمە $100 دەگۆڕیەوە کە من آخر جار 2017 کە خوێنم تەوا کرد گەڕامەوە 2017 بانجی 11 کاتم و آخر وەرەقەم گۆڕەکەی ئیشم پێ بوو بە 2600 جنيهی بێ حەزەکەم ڕقەمەک تۆزی ورد بی یعنی $100 بەرامبەر 2600 جنيهی کە من تەلەفۆن کردم لەگەڵ برادرانی خۆمان ئەوانە کە مامۆستامان بوون لە جامعەی چەوەی زەمیلمان بوون ئێستا لێوەندەری دکتۆران هەیە گەیشتوتە 53000 جنيهی يعني ڕقەمەکە بەسە کە توراوەکارێک نییە بۆیە أو ذكرت وضعي من يعني حتى بو إما بو آخر برو قرصي توبج يعني جزران طلبة لبا شغل قلت إنه حتى باري أمني طبعا هذه معلوماتي زنابتو بينا لبرز كان حاجة كمية بيشتغل هاي كل ذي السوداني بهيش شواذ تقبلوا عنو هناك يعني شخص اللي يجي يام سوداني شغل برزدان كاتوا شش صاد شغلية على السودان أو أدي باش أدي خير وشني استاتي بو يست مثلا أو تيارات إسلامي بدون أو كبيرين تون مثلا أو شواذ فلان يكتاش سودان دانية يعني سوداني نا داعش نيا حتى من بحثك موسى لسوي سوداني نا داعش دانية قاعدة دانية سوداني الدانس نو تياري سايكولوجيتش نبي معتدلي هي كي يصدريك 207 في رابور كسكوجرا و 2008 كز برندارا لا انقلابك 2000 بستويش ككرا نزيك سطوت المثال لا نيل دوزيبو او بهش يوازق ناس تبار سايكولوجي تاج سوداني بهش يوازق قبولي دي برئيس الدكتور عبد اللطيف ياسين شارزة لكاروباري ناخوي السودان وخواني كتابي السودان ناسي سواس للسوديو ما دبت مشروفة كانت بخيراتي دكتور سواس